بە ناوی خی گەورە و میێرەبان سڵاوتان لەبێت بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرین کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم جەرە لا پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەتان کە ئەمڕۆژ کۆمەڵێک بەرگە و بابەتی جیاوازمان بۆ ئامادەکردون بە هیوای ئەوەی کە تەواوی بەرگە و بابەتەکانمان جێگای سود و ڕەزامەندی ئەوەی عزیز و خۆشەویست بێت. بینەرانی عزیز سڵاوی خی پەروەردگارتان لێبێت. منیش هەروە خۆشحاڵم کە لە ڕۆژێکی نوێی دیکەدا بێەوەی عزیز و خۆشەویست شاد بووینەتەوە بۆ هیوای کە بەرگەکانی ئەمڕۆژمان وەک هەمیشە جێگەی سود و ڕەزامەندی هەموو لایەک بێت. بەرگە و بابەتەکانی ئەمڕۆژمان تایبەتن، میوانی تایبەتمانەیە لەسەریان و ئینشاءڵڵا سود بەخش دەبن. تەوەری یەکەمان قسەکردنە لەسەرەوەی کە قۆناغەکانی سەرەتایی بە تایبەتی پۆلی 1 و 2 ئەمانە زۆر جار لە سەرەتای مانگی 6ەوە کۆتایی بە ساڵی یاوەرزی خوێندن دێت دەکەونە ناو پشووە، زۆر جار دەچن بۆ 15ی مانگی 10 واتە نزیک بە 4 مانگ پشویان هەیە. کاریگەری ئەم پشووە درێژ و زۆرە لەسەر خوێندکاران چۆن دەبێت و ئایا پەیمانگا و ڕێکخراوەکان و خولە هاوینەکان تا چەندە دەتوانێت فەراغی ئەو پشوانە پڕ بکاتەوە. قسە لەسەرم تەوەرە دەکەین بە میواندارێکی بە میوانێکی تایبەت. وەروەها قۆناغی دووەمان یا بڕگەی دووەمان ببوون قسەکردنە لەسەرەوەی کە بابەتێکی وەرزشیمان هەیە کە ساڵانە سیمینارێک لە وڵاتانی ئەوروپادا ڕێک دەخرێت قسە لەسەر وەرزشەکان دەکرێت. ئەمساڵ لەم سیمینارەدا کە لە یەکێ لە وڵاتە ئەوروپەکاندا بەڕێوە چووە چەند مامۆستایەکی زانکۆ لە سلێمانی هەولێر و بەغدا بەشداربوون تێدا قسە و گفتوگۆی زیاتر لەسەرەوە دەکەین کە بزانینە مامۆستایانە چیان وتووە چۆن باسی وەرزشیان لە هەرێمی کوردستان کردووە کە تەوەری دووەمی بەرنامەکەمان دەبێت. بە تەوەری سێەمیش بڕگەی کابانی ماڵە کە هەفتەی جارێک بڕگەی کابانی ماڵمان دەبێت قسە لەسەرەوە دەکات کە چۆن خواردنێکی تەندروست خواردنێکی جوان و یا شیرینیەکی جوان لەگەڵ خواردنەکاندا دروست دەکات بە تایبەتی بۆ کابانی ماڵ دەبێت. سەرەتا دەچینە لای بڕگەی کەش و هەوای شار و شارچکانی هەرێمی کوردستان کە پێشبینی کراوە بە پێکەوە بینەری بێت. خۆشەویست ئێستاش دەچینە لای ئەو ڕوودا و مێژوە گرنگانی کە لەم ڕۆدا ڕوویانداوە فەرمونون با پێکەوە بینەگەن. چواردەی حوتی ساڵی 1950 شۆڕش چواردەی تەمووز و گۆڕانی سیستەمی پاشایەتی و ڕاگەیاندنی سیستەمی کۆماری لە سەردەستی عەبدولکەریم قاسم لە بەیانیەکی زوو کۆمەڵێک ئەفسەری سوپای ڕزگاری عێراقیان کوتەیە سەر کۆشکی پاشای عێراق و کۆتاییان بە حوکمی پاشایەتی عێراق لە مەلیک فەیسەڵی یەکەمەوە دەستی پێکردبوو بە مەلیک فەیسەڵی دووەم کۆتایی پێهات. ماوەیەکی کەم فەیسەڵی دووەم تاجی پاشایەتی نابووە سەری چونکە بەهۆی کەمی تەمەنیەوە کە خوار 18 ساڵ بوو. عەبدولئیلای خاڵی بوو بە وەسی و
بەڕێکەری کاتێک عەبدولکەریم قاسم کۆتایی کرد بە سەریدا کوشتی و تەرمەشی بە دوای ئۆتۆمبیلدا ڕاکێشا بە شەقامەکانی بەغدادا. عەبدولکەریم قاسم و عەبدولسەلام عەوف ڕاپەڕێنەرانی کودەتایە و مەلیک فەیسەڵی پادشا و نووری سەیدی سەرۆک وەزیرانیش لە کۆسکەوتوانی ئەو کودەتە و بەیاننامەی سەرکەوتنی کۆتایی هێنان بە پادشایەتی و ڕاگەیاندنی کۆماری لە ئێزگەی دەنگی عێراقەوە خوێندرایەوە. چواردەی حەوتی ساڵی 2004 یەک ساڵ لە کوشتنی عەبدولکەریم قاسم لە هاوڕێکەیەوە کە عەبدولسەلام عارف بوو. تەنانەت بەو دەمانچەیەش کە عەبدولکەریم پێشی کردبوو خانی ڕژێمی بەعس لە ساڵیادی شۆڕشی 4 تەمموزدا گۆڕی عەبدولکەریم قاسم لە شاری بەغدا دۆزرایەوە پاش ئەوەی کە ماوەی 40 ساڵ دەزانی گۆڕ قاسم لەکوێ ژراوە. چواردەی حەوتی ساڵی 1958 تیرۆرکردنی ساڵی دووەمی عێراق بەهۆی کودەتاکەی عەبدولکەریم قاسمەوە. ئەوبراو سێیەمی عێراق بوو، کوڕی مەلیک غازی و کوڕەزای مەلیک فەیسەڵ یەکەم بوو، پادشای عێراق بوو. دوای کوژرانیشی تەرمەکەی بە دوای ئۆتۆمبیل و بە شەقامەکانی بەغدادا ڕادەکێشرا. چواردەی حەوتی ساڵی 1998 هەڵگیرساندنی شۆڕشی گەورەی فەڕەنسا و کۆتایی هێنان بە سەردەمی تاریکی ئەو وڵاتە و ڕاگەیاندنی شۆڕشی پیشەسازی لەو وڵاتەدا، ئەویش بەهۆی ڕوخانی زیندانی بەناوبانگی بالسین و هەڵهاتن و خۆپیشاندانی زیندانیەکانی ناوی و چوونیان بەرەو کۆشکی پادشای ئەو وڵاتە کە جان کاڵڤنی ڕیفۆرمخوازی ئاینی فەڕەنسی ڕۆڵێکی گەورەی گێڕا لە هۆشیارکردنەوە و بێدارکردنەوەی خەڵکی لە ڕێی تێزە ئاینیەکانیەوە. چواردەی حەوتی ساڵی 2011 باشووری سوودان بووە دەوڵەت و 193 دەوڵەت لە نەتەوە یەکگرتووەکان دانیان پێدانا. چواردەی حەوتی ساڵی 1624 شاه عەباسی سەفەوی لە درێژەی هەڵمەت و پەلکێشیەکانی بۆ وڵاتانی ئیسلامی شاری بەغدای پایتەختی دارولخیلافەی داگیر کرد و سیستەم و یاسای خۆی تێدا جێبەجێ کرد و هەزارەها موسڵمانی شەهیدکردن. داگیرکردنی ساڵی 1624 بەغدا لەلایەن شاه عەباسی سەفەویەوە هاوکاتە بە ڕۆژی داگیرکاریەکی تری بەغدا لەسەر دەستی عەبدولکەریم قاسمی دامەزرێنەری کۆماری عێراق و هەڵوەشێنەرەوەی ڕژێمی پاشایەتی عێراق. لە ئێستادا پشووی هاوینەی بە تایبەتی قۆناغەکانی سەرەتایی خوێندن پشوویەکی درێژە نزیک دەبێتەوە بە 4 مانگ. بەشێک لە پسپۆڕان و شارەزایانی گواری پەروەردەی منداڵ باوەڕیان وایە کە پشووی درێژی یا با بڵێن پشووی هاوینەکە درێژ دەکێشێتەوە بۆ 4 مانگ. کاریگەری خراپی بەسەر منداڵانەوە هەیە لەو ماوەیەدا ئەگەرچی بەشێکیان دەچنە ناو پەیمانگا و ڕێکخرا و خولە تایبەتەکان بە وەرزی هاوینەوە، بەڵام لە هەمان کادا درێژی پشووی هاوین کاریگەری سلبی لەسەر منداڵ دروست دەکاوە دابڕانێکە لە قۆناغە یا لە شوێنە پەروەردەییەکان. بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم تەوەرە میوانداری زۆر بەڕێز ئازاد جەلال توێژەری کۆمەڵایەتیمان کردووە. کاک ئازاد ئەگەر لێوە دەست پێ بکەین ئێستا پشووی هاوینە 4 مانگە، ئەگەرچی پەیمانگا هەیە یا خولە تایبەتەکان هەیە تایبەت بە وەرزی هاوینە، ئەمانە توانن فەراغی ئەو پشووە درێژە پڕ بکەنەوە؟ بە بڕۆی من نەخێر ئەو پەیمانگانی کە ئێستا هەن حتا من خۆشم بڵین لەو مەجالە کە ئیشەکەم ئێستاش بڵین وەکو ئیداری پەیمانگاک بڕێوە بەم ها زۆر بە ڕەشکاوی قساکەم. بە حقیقەت ئێستا ئەم پەیمانگانی کە لە کوردستانە هەن ڕۆڵی سوپەرمارکێتەکە بینن، یعنی عینەن فۆرمێکی تیجاری وەرگرتووە، فۆرمی پەروەردەی تیا غیابی هەیە، هەڵبەت هەیەی بە شێوەیەکی کەم، بە شێوەیەکی زۆر بڵین کەم هەیە، بەڵام ئەوەی من ئاگادارم بڵین بۆ نمونە من ئەمە 2 ساڵە لەو مەجالای ئیشەکەم ساڵی پار بڵین تاجرێک لە کۆڵانێکە پێ دەڵێ کاکەوەرە تۆ توێژەری کۆمەڵایەتی ئەڵێم بڵێ تۆ توانای زەبتکردنی 300 مناڵە هەیە لە گەڕەکێکە، من بینایەکە بۆ گرم مانگی 3 ملیۆن دێمێ بەمەرجێ تۆ بتوانە بە هەموو مانگێک 50,000 لێ سەنە لە مناڵێک یاخو بەلانی کەمەوە 6,000 لێ بسەنە لە مانگێک و پڕپڕیکە بیکە بەشار هەر بە کوردی ئەڵێ بیکە بە 4,000 دەواڵە ئەو ناڵێ مەسەلەن چی لەو مناڵەکەی ئەم مناڵانە بە حقیقەت کە لەم پەیمانگایە کۆ ئەبنەوە
هەم عقلیەتی دایک و باوک لەلایەکەوە خەلەل هەیە لە کۆکردنەوەیە و هەم عقلیەتی دروستکردنی مؤسسەکەش دیسان خۆی خەلەلە ئەوەی کە خەلەلە من وەکو درکم پێکردو وەکو توێژەرێکی کۆمەڵایەتی وەکو پسپۆڕێک و شارەزایەکی بواری پەروەردە یعنی ئێستا من لانی کەم ئەو ئەتوان بڵێم من لەگەڵەوەیان قەیچێکە فۆرمێکی تیجاری بە هەبێ بەڵام تیجاریەک کە یعنی حقیقت قازانجێک بە بەرامبەرەکەش بگەێنێت ئەوەی کە ئێستا لە کوردستانە هەیە و لەم گەڕەکانەیە مەسەلەن بۆتە باو ماوەیەک لە شاری سلێمانی خۆتان نەزانن مۆدلات هەیە ماوەیەک ڤیدۆ سیدی هەموو کۆڵانێک بوو بە ڤیدۆ ماوەیەک تر دوکانی مریشک ئێستا لەم هاوینەیە من سەرنجماوە هەموو کۆڵانێک 5-6 پەیمانگای تیاکرێتەوە ئەم پەیمانگایە ناوێکی مەسەلەن ئیجازێکی بۆ وەرەگرتن و پڕپڕیەکەن لە مناڵ و هەر یەکە منافەسەیەکی زۆر ناشەریف و ئەو مناڵانش کە تیایدا مەسەلەن بەرهەمیەت بە بڕای من زۆر جار لە ئەخیری ساڵە ئەو نەتیجە پەروەردەیە نایە بەدەستەوە کە لە چاوەڕوانی ئێمەی توێژەری کۆمەڵایەتیە بەڵام يعني لقوسك ڕەنگە لەناو ئەم پەیمانگایانەیە کۆمەڵێک هەبن يعني بحقيقة إيش لسر بلين فورماتي هنديك يعني منال كان من حقيقة أوم بيني وبساوي خوم يعني ناشرموا عقليتي دايك وباوك للاك وهلايا لويك أو قناعتي ويا أبيت همو بشوي هاوين بمن بيمانجا برا خوي بشو يعني شيء بشو يعني ورقتني إسراحته بشو بۆ ئەو مناڵە کە کەواتە لەگەڵەوە ینی کە بە هاوینات خوێندکار بخرێتە پشوو دەوراتەوە بە هیچ شێوەیەک لەگەڵەوە ینی منهەجی مەکتەب بخوێنێت قەناعەتیشم وایە ئەو دایک و باوکانی لە هاوینە لەو پشوەیە ئەو زۆر جوانە لە چی وەربگرێت زۆر جوانە ئەو پشوە ئێستا مەسەلەن بۆ نمونە ئێمە من حقیقەت ینی نایشارمەوە ئەو پشوە تۆ بە درێژایی 7 دانەمان ئەو تووشی ڕۆتین بووە وانە ئەم دیرگای مەکتەبی بینێ مامۆستا بینێت شێوازی تەقلیدی ئوسلوبی تەقلیدیمان هەیە لە قوتابخانەکانە لەبیرتان نەچێت هێشتا بڵین فۆرمەلی کۆمەڵای پەروەردەی ئێمە جێگەی تێبینیە بە حقیقەت هێشتا قوتابخانە مناڵ قوتابخانەی خۆش ناوێت بەجددی تویت هەمان منهەج بە هەمان کەرەسەی مامۆستاوە لە قوتاب دیسان ئیلاجەکەی طبعاً یەکشتان با پێ بڵێم هیچ قوتابیەک هیچ خوێندکارێک بۆ هی منهەجی مەکتەب و زیرەک نابێت بەپێی پێوەرەکانی علم نەفس هەموو ساڵێک یەکەمەکان بێنە مەسەلەن هیچ یەکەمێکە بینیوە تۆ 2 ساڵە بووێت لە کوردستانە بە درێژای ئەم ماوەیە من دراسەم کردووە هیچ ساڵێک نەمبینیوە یەکەمێک لە کوردستانە 2 ساڵە بوو بێت 2 ساڵە ئەو پەڕیەتوانی 4 دەرەجە تا 5 دەرەجە بخەیتە سەر هەکبەی زاکیرەی خۆت لەوە زیاتر مستحیلە حاڵەتی شاز ناڵێم خاتونجان بەجددی من لەگەڵەوەیان سوود وەرگێ لە پشوەکە بەڵام چۆن یعنی ئینسان خۆی حەزێکی تایبەتی هەیە ئێستا بۆ نمونە بۆچی 5 ڕۆژ لە دەورێکا بێت با 3 ڕۆژ لە دەورێکا بێت وانە ڕۆژ نا ڕۆژێک من ئەو چوومە ئەو پەیمانگایە پێشتر پەیمانگایەک بوو دروشمێک بە دیواری پەیمانگەکە هەڵوەسرا بوو زۆر جوان بوو لەم مەسەلەن دروشمەکە چی بوو نووسرا بوو خەرجکردنی کاتەکانت زۆر باشترە لە خەرجکردنی پارەکانت بۆ مناڵەکەت یعنی سەرفکردنی کاتەکانت لەگەڵ مناڵەکەت زۆر باشترە لە خەرجکردنی پارەکانت بۆ مناڵەکەت یعنی تۆ کاتەکانتی لەگەڵا خەرج بکە مناڵ پێویستی بەوەی لەگەڵ تۆیە بێ مناڵ پێویستی بەوەی لەگەڵ دایک و باوکە بێ لەگەڵ خێزانە بێ کاکە من خۆشم یعنی وەکو ئەندامیشی کۆمەڵگەی ئەم کۆمەڵگەی کوردیە ئەگەر لە هاوینەکەیان مەسەلەن بەجددی ئەیلێم و بەڕاشکاوی ئەیلێم و خۆشم یەکێکم لەو قوربانیانی کە بەداخەوە کولتوری کۆمەڵایەتیان ئەو مناڵە پێویستی بە چوونە دەرەوە گەشت هەیە پێویستی بەجددی کای بەڕێز لە وڵاتانی دەرەوە هەتا لە بریتانیاڵێن ئەگەر مامۆسایکی پۆلیدا لە هاوینەکەیە نازانم فیزەی 2-3 وڵاتی پێوە نەبێ نایڵن پۆلی یانزە بڵێتەوە هەروەها پۆلی نۆ ئەگەر فیزەی چەند وڵاتێکی پێوە نەبێ نایڵن ئەمە بریتێ لە گەشت و گەڕان بەڵام گەشت و گەڕانی بەداخەوە من بە حقیقەت جواز سەفەرەکەم ئێستا ژەڵی کتێبی مافی مرۆڤی پۆلیەکە جوان وەکو خۆی ماوەتەوە بەجددی ئەم پشووی هاوین لەم وڵاتەیە بریتێ لە کوشتنی مناڵ بەئەنجای بەداخەوە خاتونجان شتێک هەیە ئەوش بریتێ لە ساولەکەری مثلا ئەمە دشە مناڵەکەی ئەنێرێ هێوەرەکەی بەدوایە مثلا براکەی بەدوایە ئاوازاکەی بەدوایە ئەینێرێ ئیتر وازانێت ئەمە نازانێت حقیقەت من پێتان هەر لەگەڵ ئەوەیە کە خوێندکار نەخرێتە دەورات و پشووی هاوینەوە یان بۆ نمونە منداڵێک حەزی لە یاری جیمناستیکە منداڵێک حەزی لە مەلەیە منداڵێک حەزی لە یاریەکی ترە بخرێتە ئەو دەوراتانەوە باشترە وەک لەوەی کە دەرس بخوێنێت باشە ئایا دایک و باوکە قەنعاتی پێگە ئێستا مەسەلەن بۆ من 2 مناڵمەیە حەزی لە وەرزشە من خۆم بە حقیقەت بردومە بۆ نادی ئاشتی دانێکی مرۆڤ کۆنفۆ ئەمە بەهرەیە ئەمە زۆر مهمە تۆ لەمە بیدۆزیتەوە بینەری بەڵام دیسان ئەمانیش یعنی بە حقیقەت سیرەکەی پارێکی زۆریان داناوە مەسەلەن لە بەرامبەر 2 ڕۆژە 50000 دیناری داناوە کاک جەلال یعنی سیرکە 50000 دینار لە بەرامبەر سعاتێک یعنی ئەمە بەڕاستی ئەمە حەسە 600 مناڵە خاتە ناو ساحەوە من ناوی نادیەکە نابم بەداخەوە مەسەلەن مناڵەکەم لە نادیەک داناوە لە هاوینە دڵم خۆشەکە مناڵەکەم بەهرەکەی تێ ئەتەقێتەوە یعنی بە حقیقەت بەڵام چوم دوێنێ ئێوارێ لە ناو گۆڕەپانەکە سیرم کردووە 600 دانە مناڵ لە ناو یەک ساحەیە باش ئەمە چی سوودێک وەرەگرێت مناڵەکە بزانم بە قورعان دوێنێ وتم کوڕی خۆم چەند شووتی بەرقاسکە وتی وەڵا باوکە 5 ئێوە بۆ شووتێک لەسەری 10000 دینارەکەوێ بە قورعان بەجددیمە یعنی بەجددی سەیری لەم وڵاتەکە مەسەلەن بۆ نمونە من پەیمانگایە گەزانم لەم وڵاتەیە لەم شاری سلێمانیا
900 مناڵی تێکردووە باشە 900 مناڵ تۆ چی کاگا بێ ئەدەوات و ئەتەکێت خۆ ئەم پەیمانگانەی کە هەن ڕاستی مثل پەروەردەی سعودیەکە من لەگەڵەوەیان بچێتە دەورە ئێستا بۆ نمونە من خۆم لەگەڵ منهەجی مەکتەبانیم ئێمە هەستاوین بەکردنەوەی گەشەپێدانی مرۆیی گەشەپێدانی مرۆیی لە بواری مثلەن گەشەکردنی توانای کۆمەڵاتی من قەناعەتم وایە ئەم وڵاتە زۆر پێویستی بۆ ئێستا من هەستەکەم یعنی زۆر خێزان یعنی تەلەفۆنم بۆ کاڵێ مامۆستا ئازاد مناڵەکەم بەعام لە سا هەشتای ئەڵێ ئەترسێت شەرمەکات طبعا هەمومان ئێمە ترس و شەرم بینەقاقای ئێمەی داگیر کردووە بەجددی خزاوەتە ناو شوقەیەکەوە لە قاتی دایە مناڵەکەی تێکەڵای خەڵک نەبووە تۆ لەم حاڵەتەیە مناڵەکە دێتی ناو پەیمانگایەک و تێکەڵاوی خەڵکیەکەی ئەمە باشە ئەمە کاریگەری باشی هەیە وەک تەنشئەی ئیسماعی مناڵ بەجددی هەم بۆ ئێمەش بۆ لەناو ئەو پەیمانگەوانەیە ئەگەر بینەوە دەرەوە لەسەر پشوو هاوینەکە قسە بکەین پشووی هاوینە لە مەکتەبەوەتە لە قۆناغەکانی پەروەردەدا لە بۆ من لە سەرەتای مانگی شەشا دەکەوین ناو پشووە تا 15 جاری وە هەیە هەندێک لە قۆناغەکانەوەندە درەنگ 4 مانگ بۆ منداڵێک دا ببڕێت لە خوێندنی پەروەردە لە خوێندنی قوتابخانە زۆر نییە زۆرە بێگومان زۆرە 4 مانگە زۆرە بە حقیقت جاری باشێت ینی تووشی ڕۆتینی بێت لە وڵاتیا زۆرە ئەژینا ئەگەر پلان هەبێت حتا بەرنامەی هاوین دانێ ئەو خێزانە من پێم وایە ینی زۆر نییە ئەگەر لە حاڵەتێکە پلان بەس لە وڵاتی ئێمە خێزانەکان لە حاڵەتێکە ڕەنگە زۆر نەبێت کە پەیمانگایەک هەبێ پڕیکە بەڵام ئەگەر سەیری پەیمانەکانی ئێمە بکەین پارەکەی زۆرە دوورە دەست واتە بەشێک لەو منداڵانە ئەگەر پەیمانگاکە سوودی هەبێ یانە بێت ئەمانە بێ بەش دەمن لە پەیمانگا و لە خولە هاوینەکان بەدڵنیایەوە ئایا بۆ ئەم قوتابیە 4 مانگ پشوو زۆر نییە ئەم شۆ خۆی هیندای نەناوە مەسەلەن ئەمە شتێکی نێودەوڵەتیە لە هەموو عالەما مەسەلەن وایە هەموو 3 مانگ بۆ 4 مانگ هەمووی وایە بەعام لە هەموو وڵاتێکە مەسەلەن پرۆسی خوێندن ئەبێ ئەوە نەبێ ئەنجادانی پیانرێت ئەوە بۆ نمونە بەڵام ڕەنگە مەسەلەن هەندێک خەلل هەبێت لە شێوازی ینی بە حقیقت ئێستا خۆی قوتابخانەکە شتێکی باشەکات من لەگەڵەوەیە قوتابخانەکان خۆیان نتوانن ینی سوودی لۆرژیرە کاکە من یەک شت هەیە ئەم پشووی هاوینە ینی ئەم سوودوەرگتن لە پشووی هاوین لە زۆربەی قوتابخانەکانە ساحەی تاتانمان هەیە باشە من مناڵەکەم جاری وایە داوای یاریم لێکە لە ساحەیەکە مناڵەکەم بە حقیقت من جمعان مناڵی گەڕێ کۆکەم و هەر لە بەر خاتری مناڵی خۆشمەی بم ینی 10000 دیناریان بۆ ئێمە بم بۆ ساحەیەک لە شوێنی تر بەڵام لەو ساحەکە تاتانی تیا نایڵ مناڵەکە بچێتە ناوین ینی تا ئێستاش ئەو قوتابخانەکان ئەگەر دیسان لە هاوینە بکرێنەوە و کۆمەڵی مەسە پار ئەکراوە بزانم ئەم ساڵیش هەیە ینی کۆمەڵی قوتابخانە ئەتوانن کۆمەڵێک بابەتی هونەری ئیشی دەست کۆمەڵی بەهرەی تیا مەسەلەن سەرفەکان کۆمەڵی قوتابخانە کۆمەڵی دەوری تیاکەنەوە بەڵام بەدەر لە مەسەلەن منهەجەکانی مەکتەب ئەو کاتە تۆ ئەتوانی هاوینێکی زۆر بەسوود دەبین هاوین ینی ئیشکردن لەسەر توانە و حەزوو بەڵام بەداخەوە خۆی یەکشت هەیە زۆرە بۆ من بۆ خێزانی کوردی زۆرە ئەژینا بۆ ئەو خێزانە کە ئیش لەسەر سەرکردنی کاتەکانی لەگەڵ مناڵەکە زۆر نییە بەڵام کابران نردوێتی لە کورە بۆ قاتی قورئان بە قورئانی ڕۆیز عازمەکە کاکەمە بکەمە دەرەوە شەڕەکە بە مەبەستی چی نردوێتی خێزانەکە ئەڵێ کورە کاکەمە تۆزی لە ئایپاد دوورکەوێتەوە لە تەکنۆلۆژیا دوورکەوێتەوە مە دوێنێ من مناڵێک بەجددی تەلەفۆنەکە باوکێکی بەڕێز ینی حقیقت ئەڵێ کاکە من مناڵەکەم نردووە بۆ پەیمانگەکەیەوە نەگۆڕاوە وتم برای بەڕێز تۆ چەند ڕۆژە مناڵێکی تو ئەڵێ 3 ڕۆژە نردوومە باوە من دوکانی تەجیلات من چا نەکردووە دوکانی تەجیلات نییە کەسێتی مناڵ لە مناڵیەوە بەرجەستا بێت هیچ مرۆڤێ ناتوانێت سلوکی کۆمەڵایەتی مرۆڤێ بگۆڕێت باشە نردوێتی بۆ پەیمانگەکەی من ئەڵێ وەڵا کاکە جان ئەمانە ئیشکرد بەجددی ئێستا ئێمە بە حقیقت ینی من ناشارمەوە ئێستا ئێمە وەکو پەیمانگەکی خۆمان مەسەلەن بۆ نمونە ئەو مناڵانەی خۆمان هێناوە بۆ ئەم کەناڵە بەجددی لێرە کەناڵەکە بەشی پەخشی ڕاستە خۆیان بینیوە کۆمەڵێک بەرنامە شتیان بینیوانە ئەمە جیهازە ئەمە مەسەلەن ژووری ئایتیە ئەم ژوورانەیە حقیقت ینی هەستم کردووە کە چووینەتەوە لە پەیمانگاکە هەستم کردووە هەندێک لە مناڵەکان خۆیان لەناو خۆیانە مقابلاکەن ینی ئەمە یەکێکە لە هۆکارەکانی تۆ بێ حەزەکە بەڵام تۆ لە پەیمانگاکە دانی دیستان لە بەیانیەوە تا ئێوارە دی ینی ئەمە بەجددی ئەمە کوشتنی مناڵە ئەگەر تۆ ئێمە بردومان ینی بە حقیقت ئەگەر تۆ دیسان ئەدەواتی ینی تەرفیهی تا چونکە ئەمڕۆ هەموو پرۆسی هەموو پەروەردەی دنیا فەلسەفی پەروەردەی لەسەر ئەوەیە کە مناڵ نابێت جۆ بگرێت ئێمە ئێستاش لە پەیمانگاکانە بە حقیقت مامۆستایکی بەڕێزە خەینە ناوی ئەزانکی زۆر پەیمانگا هەیە من بەداخەوە داوای لێبوردنەکەم کەواڵم هەڵبەت ئێمە ئەمە بۆ مەسەلەی ئەوە نییە شتێنی بەڕاستی بەجددیمە کۆمەڵێک تازە تەعین دائنێت یەکی 100,000 تا زۆڵمیشان لێک ئەستێمیش گەوریان لێکات ینی تازە تەعینەکان احترام و ڕێز و خۆشەویستیم بۆیە هەڵبەت مەبەستم ئەوە نییە کە مەسەلەن بۆ نمونە ئەوان توانایان نییە ئەمانە هەمووی یەک CV بڵاو سیڤەکانیان پێشکەشیەکە و یەکی 150,000 و پۆلێک 25 مناڵیتیەکات باش ئەگەر مناڵێ مانگی بە 20,000 بەوە خێرەکات بەجددیمە ینی بەڵام ئێستا ئەو پەیمانگایانەی کە ئیش لەسەر خەڵکی بە ئەزمونەکەن سە من وەکو خۆم ئیشم لەسەر چی کرد حەزم کرد وەکو خەڵک نەبم مەسەلەن بۆ نمونە ئەمە هەڵبەت ڕیکلام نییە کۆمەڵێک مامەسەی بە ئەزمون پسپۆری بواری گەشەپێدانی مرۆیی ڕێنماییکاری دەرونیم هەیە
مثلا بۆ نمونە پسپۆڕی توێژەری کۆمەڵایەتی یعنی ئەوەی کە 20 ساڵ ئەزمموی هەیە هێناومە لەگەڵ مناڵەکانە تعاملەکات ئەمە بەجددی من قەناعەتم وایە تەسیرێک دروستەکە هیچ قازانج نکات ئەوە قازانجەکە کە تەنشئی ئیجتیماعی کۆمەڵایەتی مناڵەکە تیا بەرجەستە بێ بەجددی ئەمە کۆمەڵی مناڵمان هەبووە مناڵانە پێویستیان بە تێکەڵاوبوون هەیە واتە نابێت لە پشووە هاوینەکە جارێکی تر وانە پەروەردەکانی قوتابخانەکانیان بۆ بڵێنەوە هەمان وانە بە هەمان ئامۆژگاری دایک و باوک ببوورە هەر بۆ پرسیاری جەلال هەندێک دایک و باوکەیە بۆیە مناڵەکەی خاتە دەورات لە هاوینە ئەزانێت کە تەعاملکردنی مامۆستاکان لە کاتی خولەکانە لە کاتی دەوراتەکانە زۆر باشترە وەک لە قوتابخانەکان تێگەیشتنی ئەو مناڵە لە دەوراتەکانە زیاترە وەک لە خوێندنگاکان هۆکاری ئەمە بۆ ئایا بۆ ئەبێ مامۆستاکان لە کاتی دەوراتەکانە ئەوەندە تەعاملیان باش بێت لەگەڵ منداڵەکانە بەڵام لە کاتی خوێندنگایوانە بێت خاتونجان ئەم قسەیە بۆ 2 ساڵ پێش ئێستا بەڕاستە 2 ساڵ پێش ئێستا مثلا بایکۆت هەبوو قەیران هەبوو مثلا تەنگژەیەکی دنیا و خولی ئەلفوبێ هەبوو مثلا بەڵام ئەو خولە ئەلفوبیانی کە پار ئەکرایەوە هەمووی کە ئایکردنەوەی هۆکارەکەی ئەو بوو پاساوێکی پێ بوو ئەوی کاکە من لە قوتابخانە باش نایلێنەوە مامۆستاکان بایکۆت بەسم لە ڕفتارکردنی مامۆستا ئێستا باشترە باوەڕکە يعني من ئێستا يعني نایشارمەوە لە هەندێک قوتابخانەیە وەکو توێژەری کۆمەڵایەتی مثلا ڕەچاو و پرەنسیبەکان کاکە جاران ئێمە بەجددیمە جیانمان دەرەهات ئوسلوبی من تاریخکردنەوە لەگەڵمانە بەکارهات ئوسلوبی لە ڕیزە ئێستا ئەو شتانە لە قوتابخانەکانە نەماون لێدانە نەماوە يعني ڕاستە تەرهین هەیە مثلا بۆ نمونە هەندێک حاڵەت هەیە هەندێک مامۆستا هێشتا پێویستێتی مامۆستاکان ئەو مامۆستانی کە لە قوتابخانەکانان بەجددی لەگەڵ بەرەو پێچوونی خوێندکارەکان هێشتا ماویانە من لەگەڵەوەیان بەڵام ڕەنگە نوێی دایک و باوکەکە بێت من ڕاستەکەی نەعەدالەتی لەناو قوتابخانەکانە هەیە بۆ نمونە يعني ما حقیقت من دەنگیشم بەرز کردوتەوە يعني مناڵی مامۆستایەک لەناو پۆلەکەیە هەبێت هێز نییە مناڵێکی ترکا بێکەم ئەمە ڕاستەکە من عەدالەتێکە ئەمە لە هەموو کوری زەویە هەیە منیش من مامۆستا بم چونکە من مەسەلەی پەیوەندی بە عیلمی نەفسەوە هەیە بەجددی ئەمە لە قوتابخانەکانە هەیە يعني حقیقت ئەنجا شێوازی ئەلفوبیەکان يعني هەندێک شێوازی ئێستا گۆڕاوە دایکەکە لی تێناگات جاریەوە هەیە دایکەکە بە عەقڵێتی خۆی تعامل لەگەڵ ئەلفوبیەکەیە خولی ئەلفوبیە لەگەڵ بیرکاریەکەیەکە من پێم وایە زۆر جار هەڵی دایک و باوکەکەیە لەوەیە يعني چونکە تەرکیزی مناڵەکە ئەشێوێنێت يعني واز بێنە بعد مامۆستاکە لەگەڵ یا بڕوات يعني ئێستا تەسەورەکەم يعني بە بۆچوونی من ئێستا زۆر باشترە ئێستا وەتا لەخوا بەزای بڵێن حتى مثلا كوتنيش يعني اما من هر كتابيني مسالي هي على قوسيك يكودو سيبنرتي كوتن يعني ابي برسي فيها نيه يعني اما قطابخانه بيغني او راستا يعني بجدي بلام لقلوشا من بيم اواني كلمه مستان ازمونيان هي بين صال باشترين لواني كازمونيان كم ترى اما شتيش بلغنا ويسا بلام بوكو مسالي اوي كبابين بشوي هاوين من بجدي نشر مولت زور يعني حقيقه سياسه تا خيزان بينيوه زۆربەی ئەمانە بەشێکی زۆر یعنی بە ڕێژێکی زۆر کەم هەیە لەگەڵ خاوەنی پەیمانگاکە قساکە بەشێکی زۆریان بەوە ئەینێرێت ئەڵێ لە ماڵ دوورکەوێتەوە لە کۆڵی بێتەوە بە کوردیەکەی لە کۆڵی بێتەوە بەشێکی شانەڵێ کاکە وەڵا با نیوەڕوان خەوەکەم لە کۆڵ نەگەوێت نیوەڕوانتان هەیە نیوەڕوان کاکە شەویشمان هەیە بەسەر چاو بەجددی یعنی بیر لەوە کاتەوە یعنی وەرە سەیری گاڵێ نیوەڕوان لەم دایک و باوکەکە سەرفکردنی کاتەکانی وانە باشترە لە نرخی زۆربەی دەوراتەکانیش زۆرە کە منداڵی هەژار زۆربەی منداڵی هەژار ناتوانێت بەشدار بێت تۆ هۆکاری ئەمەش ناگەڕێنیتەوە زیاتر بۆ دایک و باوکەکان کە بە هەر شێوازێک بێ مناڵەکەی لە کۆڵ بێتەوە زۆربەی دایک و باوک هەر نرخێک بێت عەدالەتی کۆمەڵایەتیش دروست دەکات بەخوا زەینچی من بۆ چونێکم هەیە يعني لە ئێستاکە مەسەلەن بۆ نمونە تۆزێ بژێوەکە فەرقی کردووە لەگەڵ پارە باشترە من باوکێک وتی وەڵی نرخەکانتان زۆرە وتم وەرە خاڵی بەڕێز ئەرێ تۆ لە چەند کامێرێتی ژڕەویت داوە وتی وڵا لە 5-6 ماوە کاکە تۆ گریمان پارەی 2 کامێرێتی ژڕەویت داوە بۆ مناڵەکەت 80000 بەجددی يعني ئەو بە خێرایی مناڵەکە دەهێنیت من بەهێواشی بۆ پەروەرداکەم بەجددی يعني زۆر زار يعني ئەم پارەیە تۆ کە سەرفیەکات و ئەگەر بزانێ ئەنجامێکی هەبێت و گۆڕانکاری مثلەن هیچ ئەوە لە مێشکانە دەرکرد گۆڕانکاری لە ڕەفتاری مرۆڤ قورسە يعني اما تو بڵی وڵا ئەیبەم لە پەیمانگاکە چابەیە مثلەن بۆ نمونە بەڵام ئەگونجێت ئوسلوبی تڕۆق تەدریسی وەکو بەڕێزت فەرمووت مامۆستایەک لەگەڵ مامۆستایەکی ترا فەرقی هەیە بەجددی يعني ئیسفادەیەکەکان لەو ڕووە يعني من ناڵێم بەڵام ئەوانەی کە یەکەم بوون ئەو بۆ شێوەیە يعني قسە ناکەن چونکە من ساڵانە مقابلەیانەکەم دیداریان لەگەڵاکەم مەسەلەی زیرەکی تۆ ئەبێ ئیش لەسەر دۆزینەوەی توانای زیرەکی بکەیت يعني هەندێک شت هەیە پەیوەندی بە خودی خێزانەکەەوە هەیە لەبەرەوە من پێم وایە هەندێک جار نرخەکان ئەگەر فەرمانبەرێک بێت بەجددی کەم نییە بەڕای کەم نییە يعني شتێکی ڕاستە لەو ڕووە بەڵێ حقیقت يعني اما شتێکە يعني بەڵگەنەویستە بۆ هەندێک خێزان ڕەنگە هەر زۆر بێت بەڵام لەگەڵەوە تۆ ئەبێت ڕەچاوی ئەوەکەی ئێستا بۆ نمونە ئێمە لە سا بڵێن دەی ئەو کەسانی بەشداریەکەن مراعاتیانەکەن ینی بەجددی ئەوشمان زۆر بە کوردی دوایین پرسیار ئەگەر کۆمنتی خۆت یا بڵێن نەسیحەتی خۆتان بۆ پەروەردە بابەتە پەروەردەکەم بۆ دایک و باوکان چی هەیە لەوەی کە چۆن تعامل لەگەڵ منداڵەکانیان بکەن لە پشووی هاوین وڵی من هەر ڕستەیە دووباراکەمەوە بەجددیمە ئەڵێم سەرف کە خەرجکردنی
پارەکانت یعنی بەجددیمە سەرکردنی کاتەکانت گرنگترە لە خرجکردنی پارەکانت بۆ مناڵەکەت یعنی کاتەکانی لەگەڵ مناڵەکەت تایبی باشترە بەلایانی کەمەوە گەر 21 ژەم لەسەر سفرە تۆ بەلایانی کەمەوە 15 ژەم لەسەر سفرەکە بچکە و مناڵە پێویستی بە توێ تۆ خۆت لەگە باشترین پەیمانگا بۆ پێگەاندنی مناڵ خێزانە بەجددیمە یعنی بەڵگەنەویستە یعنی ئەو پارەیە لە خێزانەکەی خۆت بەرنامی بۆدانێ خۆت دەردی پێ بڵێ خۆت تواناتەیە زۆربەی داهێنەرەکانی دنیا هەمووی لەناو خێزانەکانی خوانەوە پێگەن ئەو کاریگەری هەیە بۆ دۆزینەوەی بەهرەکەی بەڵام باشترین پەیمانگا بریتە لە خێزانەکە خودی خێزانەکە خۆی باشترین پەیمانگایە پێویستیش ناکات مەسەلەن زۆر جار ئەگەر نەشە بردو بەڵام ئەگەر ینی ئەزانی ئیش لەسەر ڕقەباتەکانی پێ ئەوان باشتر و گونجاوتر بەڵێ زۆر بەڕێز ئازاد جەلال توێژەری کۆمەڵایەتی زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ تەواوی زانیاریتانە دووبارە زۆر بەخێر بێت بینەرانی عزیز و خۆشەویست پاش ناوبڕێک دەگەڕێینەوە لاتان و بەردەوامین لەسەر تەواوکردنی تەوەرەکان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت کارگەی ئاسمان کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوەدێکی زیانبەخش وەک ڕیسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 0771 840 2000. چاڤیلاند ئەگەر کەسێکیت لە ژیاندا حەزت لە مجازەفە و بینینی دیمەنی سەرنجڕاکێشە و هەروەها حەز بە بینینی کەسایەتیەکانەکەیت و باشترە سەردانی ماڵی ترسناک و مۆزەخانەی مۆم بکەیت لە چاڤیلاند. چاڤیلاند گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. سەنایس هەمیشە بە تامێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزانتی بکە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر. فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. لە قەزای سەی سادق چەند گەنجێک بە هۆی دانەمەزراندنیانەوە دەستیان کردو بە دروستکردنی قەنەفە کە لەم ڕێگەیەشەوە هەلی کاریان بۆ چەند گەنجێکی وەکو خۆیان دەستەبەر کردووە. بۆ زانیاری زیاتر لەم بارەیەوە پەیامنێرمان سۆی محەممەد راپۆرتێکی بۆ ئامادەکردون فەرموون با پێکەوە بینەریبین.
ئەوەی ئەوانی لێرەدا کۆ کردوێتەوە بژێوی ژیانیانە هەمویان وەک برا لە دەوریە کار دەکەن لەم کارگەیەدا ئەم گەنجانە لە دوای چەندین ساڵ لە خوێندن و دانەمەسراندنیان بڕیاری دروستکردنی کارگەیەکی قەنەفەیاندا ئەم کارگەیە بۆتە هۆی دابینکردنی بژێوی ژیانی زیاتر لە 12 کەس لە شاری سەید سادق ئەوان ئامانجیان گرنگیدانە بە بەرهەمی ناخۆ دابینکردنی هەلی کارە بۆ گەنجان بەردەوام لە هەوڵیشدان کارگەکەیان فراوانتر بکەن تا هەلی کاری زیاتر بۆ گەنجان بەرەخسێنن لەژێر چاودێری وەستە و شارەزایانی دروستکردنی قەنەفە کار دەکەن ئەم کارگەیە دیزاین لە کۆمپیوتەر و پەیژە تورکیەکان وەردەگرن و تێکەڵ بە بیرۆکەکانی خۆیان کردووە کارەکانیان لە کوردستان تا ڕادەیەک دەگمەنە هەوڵەدەم لە داهاتوویی زۆر نزیکدا ئەگەر جێگاکەم دەستکەوێت زۆر فراوانی کەم بۆ ئەوەی خەڵکی تر گەنجی تر سوودمەند بێت کۆچ نەکەن بۆ دەرەوە ئەمە لە دوای 27 ساڵ حکمی خۆماڵی غەیری پارێزگای سلێمانی و هەولێر و دهۆک ئەمە یەکەم کارگەیە بێتە دەڤەری شارە زوور و هەورامان و هەڵەبجە شتێکی زۆر چاکە قازانجی بۆ تاک بە تاکی خەڵکی ناوچەکە هەیە کارەکانی ئەم گەنجە خاوەن بڕوان ئامانە لەم کارگەیە بۆتە هۆی جێگەی سەرنجی کڕیار عەرەبەکانی پارێزگاکانی دیکەی عێراق و دەرەوەی کوردستانیش و دابینکردنی پێداویستەکانی شارەکانی دەوروبەر لە هەمان کادا کۆمەڵی گەنجی شارەکە لێی سوودمەند دەبن تا ڕادەیەکی زۆر بوونی ئەم جۆرە کارگانە بوونی ئەم جۆرە معاملانە لە کوردستان ضرورە بە حکمی ئەوەی ئەم کارگانە بێتە هۆی ئەوەی هەلی کار زیاد دەگا و نایە لە گەنجەکە ڕوو لە دەرەوەی وڵات بکەن بۆ ئیش و کەسابەت وە لە هەمان کاتیشار ڕێژەی گەنج لەم شوێنانەدا بێتە هۆی ئەوەی کە دەستی کار و ئیشەکەمان باشتر بێت 12 کەس دوانراوە سوودمەند بێت لەم کارگەیەدا ئەم گەنجانە بێهیوا بوون لە دامەزراندن و خێردەستی حکومەت کوردەواریش دەڵێت گۆشتی لە ڕانی خۆت بخۆی لە منەتی قەساب باشترە لە دوای تاوکردنی خوێندن ئێستا کارگەیەک جێی ئومێدیانە ئەم گەنجانە هاوشێوەی گەنجەکانی دیکە لە دوای تاوکردنی خوێندن و بێئومێدبوون لە دامەزراندنیان هەستان بە دروستکردنی کارگەیەکی قەنەفە و لەو ڕێگەیەوە توانیوانە بژێوی خۆیان دابین بکەن سوێی محەممەد تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ سەید سادق ساڵانە لە یەکێک لە وڵاتانی ئەوروپا کۆنفرانسێکی تایبەت بە بڵاوکردنەوەی زانستی وەرزشی ئەنجام دەدرێت و ئەم ساڵیش وڵاتی چیک باوەشی بۆ ئەم کۆنفرانسە کردبوویەوە. لەم کۆنفرانسەدا چەندین پسپۆر و شارەزار لە بوارەکەدا وانەکان دەڵێنەوە و ساڵانش زیاتر لە 6,000 توێژینەوە دەنێرێت بۆ کۆنفرانسەکە بەڵام بەرپرسانی کۆنفرانسەکە 1200 توێژینەوە وەردەگرن و ئەم ساڵیش 5 مامۆستای وەرزشی زانکۆکانی سلێمانی و کۆی و بەغدا بەشداریان کرد. هەریەکە لە دکتۆر هاوبیر عەبدوڵڵا و نازم جەبار لە زانکۆی سلێمانی و نیهات ئەیوب و نەوزات حسێنیش لە زانکۆی کۆی و مامۆستایەکی زانکۆی بەغداش لە کۆنفرانسەکە لە وڵاتی چیک بەردەوام ئامادە بوون. هاوبیر عەبدوڵڵا بۆ سێم جارە بەشداریەم کۆنفرانسە دەکات و پێشتر لە ساڵانی 2015 لە وڵاتی سوید و 2016 لە وڵاتی نەمسا بەشداری کردووە و ئەم ساڵیش توێژینەوەیەکی پێشکەش کردووە لەسەر کافاین لە پێش پاڵەوانیەتی و دوای پاڵەوانیەتی. ئەم کۆنفرانسە نزیکەی چەندین ساڵە بەردەوامی هەیە لە وڵاتانی ئەوروپا و بڕیارە ساڵی داهاتووش لە وڵاتی ئیسپانیا و ساڵی 2021ش لە وڵاتی سکۆتلەندا بەڕێوە بچێت. هەرچەندە ساڵانە زانکۆی سلێمانی کۆنفرانسی جۆرا و جۆر ئەنجام دەدات بەڵام بڕیارە بۆ ساڵی داهاتوو چەندین پسپۆڕی شارەزای کۆنفرانسی ئەوروپی بۆ زانستی وەرزشی بانکێشتی زانکۆی سلێمانی بکرێت. ئەوەش بۆهۆی ئەو پەیوەندیەی مامۆستایانی سلێمانی لە کۆنفرانسی ئەوروپیدا دروستیان کردووە. کۆنفرانسی ئەوروپی بۆ زانستی وەرزشی ساڵانە تەنها لە وڵاتانی ئەوروپا ئەنجام دەدرێت بەڵام بەپێی زانیاریەکان بەهۆی پەیوەندی بەهێزی مامۆستایانی زانکۆی وەرزشی چەندین مامۆستای توێژینەوەکانیان لەو کۆنفرانسەدا ئەنجام دەدەن. کۆنفرانسی ئەوروپی بۆ زانستی وەرزش بەهێزترین کۆنفرانسە لەسەر ئاستی جیهان هەروەها یەکێکە لەو کۆنفرانسە بەهێزە لەسەر ئاستی جیهان و ساڵانش چەندین پسپۆڕ و شارەزای بواری زانستی وەرزشی بەشداری دەکەن لە هەرێمی کوردستان و عێراقدا.
بینەرانی عزیز دیارە بۆ قسەکردن لەسەر ئەم کۆنفرانسە لەگەڵێکێک لە مامۆستایانی بەشدار بوو لە زانکۆی سلێمانی کە بەڕێز مامۆستا هاوبیر عەبدوڵڵایە قسە و گفتوگۆی زیاتر دەکەین. بەخێر بێ مامۆستا. ئەگەر لێەوە دەست پێ بکەین ئەم کۆنفرانسە با بڵێن لایەنە ئیجابیەکانی بۆ وەرزشی هەرێمی کوردستان چی هەیە؟ ئەوەی ڕاستی بێت کە ئەم جۆرە کۆنفرانسانە بۆ ئەو ئەکرێت کە تازەترین و نوێترین ڕێگە بۆ پێشخستنی وەرزش چۆنە لە چەند ڕوویەکەوە لە ڕووی با بڵێن فسیۆلۆژیەوە لە ڕووی سایکۆلۆژیەوە لە ڕووی با بڵێن سپۆرتس مانیجمنت یعنی ئیدارەی ڕاضی بە هەمان شێوە لە ڕووی بایۆمیکانیکەوە زوو چەخ دەکرێتە سەر ئەو چوار بوارە بۆی کە وەرزش بە شێوەیەکی گشتی پێش بخرێت. بەڵام ئەوەی ڕاستی بێت چەند با بڵێن جیهازێکی کە بەکاردێت کە زۆر متەتەورن بەداخەوە زۆریمان نییە لە سلێمانی بەڵام بەشێکیمان هەیە بۆ ئەوەی کە بتوانین ئەو مختبەرانە لێرە دروستکەین بەو شێوازەی ئەوان ریسێرچ بکەین بۆی بتوانین ئاستی وەرزش لە کوردستان بەرەو پێشتر بڕوات. تەرکیز دەکرێت لەو کۆنفرانسانە زیاتر لەسەر چه بابەتێک یا چ جۆرە وەرزشی قسە و گفتوگۆی زیاتر بکرێت؟ بە شێوەیەکی گشتی هەموو وەرزشەکانە چەند تەوەرێک لە خۆی ئەگرێت بۆ نمونە هەموو وەرزشێک لایەنێکی با بڵێن پراکتیکی و لایەنێکی تیۆری هەیە. لایەنە تیۆریەکەی بە شێوەیەکی گشتی وە گوتم ئەو چوار تیۆرێ بەڵام لایەنە پراکتیکەکەی ئەکەوێتە سەر ئەو جۆرە یاریی کە تۆ ڕیسێرچ و بەحسەکەت لەسەری کردووە بە شێوەیەکی گشتی لەسەر زۆربەی وەرزشەکان کرابوو. ئێمە چۆنین لە ڕووی تیۆری و لە ڕووی عملیەوە وەرزشی هەرێمی کوردستان چۆنە بە پێوەڵ سەنگانەی کە ڕەنگە لەوێت تۆ نزیکتر بیلا لە ڕووی بەتایبەتی تیۆریەکەەوە لەگەڵ وەرزشەکانی ئەوروپا؟ بەڵێ با لێرە زۆر بەڕاشکاوانە باسی بکەم. ئێمە وەکو تاکی وەرزشی کورد ئاسی بەرزمان زۆرە بەڵام وەکو ئەوەی بەو پرۆسەسەی کە بە شێوازی وەکو ئەوان ڕۆشتی بێت نەڕۆشتەوە. بۆ نمونە یاریزانێک ئەچێت لەوەی لە یانەیە دەست بەکارە بێ پەیوەندێکە بەیانەیەکەوە لەوێ چەند تێستێکی بۆ ئەکرێت بۆی بزانێت لە چ ئاستێکە. بۆ نمونە مەوسمی پێش خۆ ئامادەکردن بۆ پاڵەوانەتی لەوێ هەموو یاریزانێک چەند تێستێکە کرێ یان یاریزانیش تازە لە یانەیەک و بۆ یانەیەکە ڕوا تێستەکرێ. ئێمە ئەو مختبەرات و ئەو لاوانەمان نییە بەو شێوازە کە بزانین ئەمە لە چه ئاستێکە. ئێمە کە تێست ئەەکەین وەکو کۆلێجی پەروەردەی وەرزشی سلێمانی تەنها احتیمال دەکەینە سەر با بڵێن فیلد تێست چییە؟ ئەوانەی بۆ نمونە لە ساحەیە ئەکرێت یان لە قاعەیە ئەکرێت یان بە شێوازێ لە شێوازەکان ئەوەنە قوت بەکاربێنێ ئەوەنە سرعەت بەکاربێنە. بەڵام ئەوان هەمووی جیهازە ینی هەمووی شتی متەتەوڕ یەکسەر ئازانێت ئایا ئەمە چەندێک هێزی هەیە چەندێک توانە هەیە چەندێک ئۆتۆماتیک چەندە لیاقەی باشە. واتە هەڵسەنگاندن بۆ ئەو کەساکرێت پێشەوەی دەست بکا بم جۆرە وەرزشە. بەڵێ دوایەوەش بۆ یەکرێتەوەی بزانێت چەندێک ئاستی بەرز بوو. مامۆستا بە حکمی ئێوە بەڕێستان بەشداریتان لە چەندین کۆنفرانسا کردووە تا چەند توانیوتانە ئەزمونێکی باشی ئەو وڵاتانە لە ڕووی وەرزشیەوە وەرگرن و بیگوازنەوە بۆ هەرێمی کوردستان؟ بەڕاستی سوودی زۆر هەبوو بۆ تاکی شخصی خۆم و پاشان من توانیمە ئەو بیرۆکانە کە بگەێنمە کۆلێجەکەم ئەوە هەروەها بەتەنیا من نەبووم چەند کەسانێک تریشم لەگەڵ بوو بە هەمان شێو و چەند گروپێکمان دروست کردووە. من نمونەیەکی زۆر باشی زانکۆی سلێمانیتان بەدەجێڕمەوە کە تا ئێستا 2 کۆنفرانسی نێودەوڵەتی کراوە کە چەندەها با بڵێن خەڵکی پسپۆر و شارەزە هاتۆ لە دەروەی وڵات و لە ناوەی وڵات و چەندین بەحث کراوە و هەمووی نەشر کراوە و هەمووی مناقەشە کراوە هەموو خەڵک بە شێوازێکی زۆر ئیجابی سوودی لێ وەرگرتووە. زانکۆی سلێمانی دەیەوێت چۆن سوود لەو زانستە وەربگری؟ ئایا ئێوە ئەوەی کە دەیهێنەوە پیادەی دەکەن لەگەڵ قوتابیەکاندا؟ بە دڵنیاییەوە ئێستا با بڵێن 2 مەرحەلە هەبووە لە زانکۆی سلێمانی. مەرحەلەی یەکەم کە پێش ئەوەی ئێمە چەند خوێندکارێک بووین کە لە بەرنامەی تواناسازی نامان هاتەوە بەشێکمان ڕۆیشتە وڵاتی مەسر ئێمە 13 خوێندکار بووین بۆ دکتۆرا بەشێکمان چوینە وڵاتی مەسر بەشێکمان ڕۆشتینە وڵاتی بریتانیا کە لێ دکتۆراکەمان تەواو کرد هەردوو لە باشی و خراپی ئەو وڵاتانەمان هێنا بگرە باشەکەیمان هێنا بۆ کۆلێجەکەی خۆمان بیر و شێوازی بیرکردنەوە شێوازی بەحثکردن پێش ئەوەی ئێمە بڕۆین شێوازێک بوو کە
کە هاتینەوە شێوازێکی تر ئەوەندەی ئێوە بەشداریتان لەم کۆنفرانسانەیە کردووە چ جیاوازیەکان هەبوو لەگەڵ کۆنفرانسەکانی هەرێمی کوردستان لە کوالەتی بەحسەکان تۆزە کوالەتی بەحسی ئەوان جیاوازە ئەوان وەکو باسم کرد مختبەرات و لابی زۆر گەورە و زۆر زەخمیان هەیە ئاسانکاری زۆرەکرێ بۆ نمونە من ئەگەر بمێت تێستێکی ڤیۆتە ماکس بکەم ئەبێت چەند ڕێگایکی زۆر دوور بگرم بۆ ئەو نەتیجانم بۆ دروست بێت 100% دقیق نیە و نەتیجانێ من بەڵام ئەو ماسکێکە هێنێ ئەیکا بەدەمی و ئەڵێ ئەوە نەڕاکە بەو شێوازە یەکسەر لەسەر کۆمپیوتەرەکە هەموو نەتایجەکەی یادێ بەبێ کەمی و بەبێ زیایی ئەوە جیاوازی لە کوالەتی بەحسەکە ئەلە جیازانەکەمان ناگاتەوە ئامێرانە ئەوەی ڕاستی بێت ئەم جارە من لەگەڵ چەند کۆمپانیایەک تەنسیقم کرد لەوێ بە فرسەتم زانێت چونکە ئەو کۆنفرانسانە کە ئەکرێت بە سپۆنسەری ئەو مختبەراتانە ئەکرێت ئەو مختبەراتانە هەمووی لەوێ بوون هەمووی ئەهاتن تازەترین جیهازکە لە جیهان دەرچووە لەوێ بڵاویانە کردەوە چۆن بەحسەکرێت لەسەری بۆچی بەکاردێ و بەم شتانە ئیتر من چوم لەگەڵ هەمویان تەنسیقم کردەوە بەڵام بەڕاستی ئەمە چەند شتێک لە خۆی ئەگرێ یەکەم ئەوەیە کە پارەیەکی باشێوێ ئەوە کە لە هەمی گرنگترە ئێمە حاڵی کوردستان لەو مەرحەلەیانی ئەوە یەکەم دوو هەم ئەمانە ترێنینگیانەوێ پێویستە هەتا تەنسیقم لەگەڵیشان کردو ترێنینگەکەش بە بەلاشە ئەو کۆمپانیایەکە ئێدە جیهازە پێفڕۆشێ تەمرینەکانیشی بەلاشە وتیان ئەگەر ئەتانەوێ ئێمە خۆمان دێ هەتا تاکید نەکەین 100% فێر بوون ئەوانە بەکاربێنن یاخۆت خەڵک پسپۆرەکانتان نەبینە ئەوێ هەر لەسەر حیسابی ئەوە کڕێنی تەمەن لە ساڵانی ڕابردوودا لە زۆر جار دەورات لە دامودەستگا حکومیەکانە تیمیان دەناردە دەرەوە بۆی کە ڕاهێنان بکەن لە سەرەندی ئامێری نوێکەدا هەرێمی کوردستان ڕەنگە مەش ئاسان بێ شێواز بەڵام ئایا لە توانای بۆ نمونە زانکۆی سلێمانیە لە زانکۆی هەولێرە نییە کە بتوانێت مامێرانە بکڕێت نرخیان بۆچی ئەوەندە بەرزەکە بۆ نمونە تا ئێستا لە هەرێمی کوردستانە مامێرانەمان نییە یەکەم وەکو باسم کرد ئێمەش بە شێوازێک بە حسمانە کرد کە پێشوی بڕۆین ئێستا بە شێوازێکتر بەحسەکەین ئەوە یەکەم دوو هەم ئێستا ئێمە لە کۆلێژی پەروەردەی وەرزشی سلێمانی چەند ئامێرێکی باشمان هەیە بەڵام هێشتا بەس نییە بوو ئەو شێوازە بەحسانەی کە ئێمە ئەمانەیە بگەینە ئاستی ئەوان ئێمە چەند شتێکی زۆر تازە و زۆر باشیشمان هەیە لە زانکۆی سلێمانی لەبەرەوەی کەمپینوی زانکۆی سلێمانی کە دروست کرا کۆلێژی پەروەردەی وەرزشی یەکەم کۆلێژ بکەچوو ئەوێ داواکاریەکانمان پێش هەموو کۆلێجەکان کرا بەڵام ئەم داواکاریان هی 2008 بوو ئێمە لە 2009 جیاوازی زۆر زۆرە بەنیاز نین ئەو جۆرە کۆنفرانسانم بێن لە هەرێمی کوردستان بەتایبەت زانکۆی سلێمانی کە بەردەوام سیمیناری تایبەتی دەبێت لەسەر وەرزش وەکو باسم کرد ئێمە کۆلێجی پەروەردەی وەرزشی دوو کۆنفرانسی نێودەوڵەتی کرد و خەڵکانێکی زۆر شارەزە هات من لەوێ خۆشبەختانە چاوم بە چەند با بڵێن عالمێک کەوت لەوێ چەندێنێکان مامۆستای خۆم بوون کە لە وڵاتی بریتانیا دکتۆرەکەم خوێن ئەوان دەرسیان پێوتین یان لە شاری ترە و لە وڵاتی ترەوە هاتن کە کۆنفرانسێکیانە کرد من لەوێ کە چاوم پێیان کەوت داوای ئەوم لێکردن وتم باشە گەر ئێمە داوەتان کەین بەشداریەکەن لە کۆنفرانسێکی ئاوهاوتیان بەس مەوعدەکانمان بەنێ پێشوەخت لەبەر ئەوەی ئێمە ئەوان ساڵانە سەفەرەکەن بە چەند شوێنێک وتی بەس لەگەڵ ئەو مەوعدە نەبێت بە خۆشحاڵی وین ئێمە زۆر حەزەکەین بیبین ئەگەر ئەم کۆنفرانسانە ئەنجام بدرێت لە هەرێمی کوردستاندا چ کاریگەریەکی بێت کاریگەریەکی بێت یەکەم ئێمە بە شێوەیەکی زۆر سەریح بڵێن یەکەم شێوازی بیرکردنەوەی تاکی وەرزشی کورد بە شێوازی ترە گۆڕە بۆ نمونە ئێمە ئێستا کە ڕاهێنەرەکانمان ئەچنە ساحە چەند وەکو باسم کرد چەند تێستێکی تەقلیدیەکەن ئەو وەختە ئەگەر بزانن بۆ نمونە یانەکانمان لەو ئاستە بێت بۆ نمونە یاریزانێکە کڕێت مەبلەغی پارەی پێ ئەیات عەقدێکی لەگەڵەکە کێت لە جاتی ئەوی بڕوا فیلد تەستی پێ بکە بڵێ ئەوە شناو بکە ئەوە ڕاکردن بەڵێ یەت ئەڵێت بێ زەحمەت کۆلێجی پەروەردەی وەرزشی مەبلەغێک پارە هەیە چونکە من کە لە زانکۆی کێند بووین هەر یاریزانێک هاو تێستێک کرد مەبلەغی پارەیە لەبەرەوە شتانە بە بەلاش نییە چونکە تۆ شتی بۆ بەکارهێنی نەبەڵێ نادیەکێتە زانکۆ ئەڵێ تێستم بۆ بکە بزانم لە چ ئاستێکە بۆ نمونە مەرحەلەی ئەعدادی عامی تەواو کرد هات تێستێک هاتەوە مەرحەلەی ئەعدادی خاصی تەواو کرد دێتەوە لە پێش بوتوڵە تێستێکە لە دوای بوتوڵە تێستێکە بۆی بزانێت ئەم یاریزانە یەکەم ئەو پرۆگرامی کە ڕاهێنەرەکە دایناوە چەندێک سوودی هەبووە دوو هەم یاریزان هەیە بۆ نمونە 100% ئەو ڕاهێنانە ناکە یا بۆ نمونە زگەرە کێشە بۆ نمونە شتی تری هەیە ئەوانە هەموو لەو تێستانە دەرەکەوێت
ئیتر تۆ ئەزانیت پێش هەموو شتێک ئەم یاریزانەت لە چ ئاسێکە. زۆر باشە مامۆستا خۆت توێژینەوەیەکت پێشکەش کردووە لەو کۆنفرانسەدا لەسەرەوەی کە کافاین پێش هەڵبژاردەکەەوە دوای یاریەکە ئەگەر قسەی زیاتر لەسەر توێژینەوەکی بۆچی ئەم ناونیشانت هەڵبژاردووە. من کاتی خۆی کە چەند بەحسێکم کرد لەسەر کافاین بەڕاستی شتێکی زۆر تازە بوو بۆ من کە لە وڵاتی بریتانیا من دوو بەحسم کرد لەسەر کافاین کە چۆن بەکاردێت بۆچی بەکاردێت چەنە سوودی هەیە. ئەوەی ڕاستی بێ هەر بە شێوەیەکی گشتی هەتا ساڵی 2004 کافاین باند کرابوو لە هەموو وەرزشێک. کافاین بۆ نمونە کوپی قاوا خۆی کافاینی تایە، چا خۆی کافاینی تایە. بۆیە ئەمانە مەمنوع کرابوو لە ئەوەی لە لژنەی ئۆلۆمپی نێودەوڵەتی دوای 2004 ئەو مەمنوعە لابرا. ئیتر ڕێیان پێ خەڵک کافاین بخوا بەڵام بە ڕێژەیەک هەیە بۆ نمونە کە تۆ ئیت بەکاری ئەهێنیت چۆن بەکاری هێنیت هەمووی جاران ئێستا ڕیدبوڵەکە خۆی 250 میلیگرام کافاینی تایە ئەو ڕیدبوڵە نایەت وزت پێ ببەخشێ. ئەو کافاینەیە تەسیر لە مێشک دەکا زیاتر ئەلەرتەکە زیاتر بە ئاگاتە هێنێ بۆ ماوەیەک ئەتوانی لە نسبەتەی خۆت 500 تادا ئەدا ئەریە پەرفۆرمانس زیاتر بێت. کاریگەری توێژینەوەکرد لەناو کۆنفرانسەکە تا چۆ یا کارگەرەوەی لیژنەکە تایبەتەکان بەڕاستی وەکو وتم زۆر لەوێ زۆر باوە زۆر بەکارێت ئەمە یەکێکە لە شە تازەکانی کە لە بەحسی تازە بەکارێت ئیتر عادەتەن ئەو شوێنی کۆنفرانسانە تەوزیع ئەکرێ بە پێی ئەوەی کە با بڵێن خەڵک چەنێ حەزی لێ کە یەکێک لەو ئەوانەی کە با بڵێن نیوتریشن و کافاین گەورەترین سەکشنیان بۆ دانابوو کە خەڵک بەحسی تیابکە بوو لەبەر ئەوەی خەڵکانێکی زۆر مهتەمە بێت جۆ لەو شێوازە بەحسانە بگرێت. بۆیە من یەکێک هەتا ئێستا سێجا من لەو کۆنفرانسە بەشداریم کردووە بەڵام دوانیان بە بەحس لەسەر کافاین بەشداریم کردووە گەورەترین قاعە ناوە پێمان کە مناقەشت لەبەرەوەی خەڵک زۆر مهتەمە بەو مۆزوع. زۆر باشە مامۆستاکیان و کەسانی کە ئەتوانن بەشداری ئەو کۆنفرانسانە بکەن ئایا بەشداریکردن لەو کۆنفرانسانەیە مەرجی هەیە بۆ نمونە کەسێک ڕۆحی وەرزشی تایە و توانایەکی مادی باشیش هەیە و پێی خۆشە کە بەشداری لەو کۆنفرانسانەیە بکات ئایا ئەتوانێت ئەو کەسە ئەگەر خواستی خۆی بێت بەدڵنیا هەیە نەخێر یەکەم شت ئەبێ شخصێکی ئەکادیمی بیت. ئەیتر ئایا ئەکادیمی ئەوەی کە لە زانکۆ کار دەکەن بەلەکەمەوە بەکالۆریۆست هەبێ یان ماستەر هەبێ یا دکتۆرات هەبێ ئەوە شەرتی یەکەم. شەرتی دووهەم ئەوەیە تۆ بەحسێک تەقدیمەکەی بە زمانی ئینگلیزی ئەبێت بەکو باسم کرد 6,000 بەحس تەقدیمەکرێت تەنها 1200 قبوڵەکرێ یعنی بێ کوالیتی بەرز بێت جگەلەوەی کە بە زمانی ئینگلیزیە هەموو بەحسێ قبوڵ ناکرێت. ئیتر بۆی ئەم فلتەرانەی هەیە کە قبوڵێکن ئیتر چوار شێوازی هەیە لەوێ پۆستەر هەیە مینی ئۆرال هەیە ئی پۆستەر هەیە ئۆرال پرزنتیشن هەیە. ئۆرال کە من ئۆرال پرزنتیشنم کرد ئەوەیە 10 دقیقە دێن تۆ باسی بەحسەکە دەکەی 5 دقیقە مناقەشە دەکەن. مینی ئۆرال 3 دقیقە باسی بەحسەکە دەکەی 2 دقیقە مناقەشاکەی. پۆستەر هەیە ئەچی پۆستەرەکەت هەڵەواسی خەڵک سێرێکە بەدڵی بووە پرسیارە لێکە. ئی پۆستەر هەیە ئی پۆستەر ئەوەیە تەنها چەند شاشێکی گەوریان داناوە بەحسەکەت عەرض دەکرێت تۆ لە باشترینەکانیانە بوولەوەی کە سپاس بۆخوا ئێوە وەکو کوردستان بەشداری دەکەن یان وەکو عێراق. من ئەم ساڵ وەکو زانکۆی سلێمانی بەشداریمان کرد بەس 2 ساڵ پێش ئەمە من وەکو زانکۆی کێنت بەشداریم کە لە وڵاتی بریتانیا بۆ زانکۆی کێنت زۆر تەشجیعی ئەم جۆرە بەحساناکە. یەکەم شت باشترین ڕقم یەکە لە وڵاتی ئەوروپا ئەم کۆنفرانسە. دووەم کە بەشداریت کرد وەکو ئەو زانکۆیە لەوێ ناوبانگ پێیاکەی ئەو زانکۆیانە من بەڕاستی کە بۆ لە بریتانیا بۆ زانکۆی کەنت بەشداریم کرد هەموو تێچووی هەموو سەفرەکەم یەگرتە ئاستی خۆی بەداخۆ لێرە وانە بوو بەڵام هەر حەزم کرد چکە مێمبەر ئەندام بۆم لەو کۆنفرانسار حەزم کرد بەشدار کەم بەختانە باسم هەبوو بەشداری زۆر باشەوە سەد دوایین پرسیار ئەگەر ئێمە بمانەوە وەرزش لە هەرێمی کوردستان لە تاکەوە تا کۆلێژەکانمان بخێنە سەر ئەو ڕیتمە ئەکادیمیە با بڵێن تیۆریەک کەوابستەیە بە بابەتە تیۆریەکانەوە دەبێت چی بکەین؟ چەند ڕێگایەک هەیە. یەکەم لەوانە من ناڵم چەند ڕاهێنەرێک هەیە کە خبرەوەی ئەکسپریەنسی زۆر زۆرە ئەو بەدڵنیاوی نابێت بە هیچ شێوەیەک پێشگوێ بخرێن ئەو تاکانە. بەڵام من وەکو شخصی خۆم پێویستە
جۆ بگیرێت یان ڕێنمایی بکرێت بە دەرچوانی کۆلێجی پەروەردەی وەرزشی بۆ من ئەگەر تۆ ڕاهێنەرێکی لە تیپێ لە تیپەکان هیچ لێت کەم ناکات ئەگەر ڕاهێنەرێکی مساعدە هەبێت کە خەریجی تەربیە ڕاضە بێت کە خوێندوویەتی کە ئەزانێت یاریزان ئەبێت چ مەرحەلەیەک بڕوات بە شێوە ئەکادیمیەکەی دەبەرەوەی ئەو هەموو بەحسا ئەکرێت ئەگەر تۆ تەطبیقی نەکەی لە ساحەکە لە مەلعبەکە لە قاعەکە ئەوە بەڕاستی بێسوودە بۆیە یعنی گرفتی ئەمەژەوەیە کە تیۆری و عەمەلی منجیاوە بەڵێ هەیە هەنێ لە ڕاهێنەرەکان بەڕاستی هیچ بڕواان بەو شێواز ئەکادمیە نییە بەڵام هەشەنا بەعکسەوە یەت بەشداری دەوراخات یەت بەشداری چکە ئەو شێوازە تیۆریە بێت لەسەری تەطبیق لە شێوازێکی پراکتیکی تەطبیقەوە کرێ بە دڵنیایی و ئەنجامی باشترە بێت. زۆر سپاس بەوە بەڕێز مامۆستا هاوبیرات بینەرانی عزیز دیارە ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو حاجیانی هەرێمی کوردستان بۆ گەشتی پیرۆزی حەج بەڕێکەوتن بەڵام لە سۆران یەکەم قافڵەکە لە سۆرانەوە بەڕێدەکەوێت هاوکارم ئازاد و مەلاوایی ڤیدیۆیەکی بۆ ئامادەکردین با پێکەوە بینەری بین. بەڕێوەبەتی ئەوقافی سۆران ئێمە لە بەڕێکردنی حاجیان لە شاری سۆران لە پێش مزگەفتی سەروەران ژمارە ئەو ساڵی حاجیەکانمان زیاتر لە 350 حاجیە ڕێژەیەکی زۆری ئافرەتانیش لەو سەفەرە بەشدارن ئاسانکاریی تەواوین لە بۆ کردوون مرشدی ئیداری مرشدی دینی هەتا تیمێکی پزیشکی یاوەرانی ئەو حاجیانە ئەبن بەرەو عەرەبستانی سعودیە بۆ جێگەیاندنی فەرزەی حەجی ئەمساڵ وڵای ئێمە ئاخر دەرەجا دڵخۆشین چونکە لە ژیانن ڕۆژێکوها ڕێکەتیا کە بچی ئێستاش الحەمدولیلا خۆم و خێزانم ڕێکەتیا کە بچم لۆ حەجێ ئینشاڵڵا خوا لە هەموو ئەو کەسەی پێی خۆشەکە بچی لۆ حەجێ خوا لێ ڕێکتێخی و ئەچی ئەستا ئەو جێ پیرۆزای کە ئەو جێ خوای گەورە بانگەوازی کردیا لۆمە لۆ ملی ئیسلامە و لۆ ملەتی کوردی لۆ هەموو کەسێکیکەوە پێی خۆشە بیستە ئەو جێ خۆشەی و ئێمە زۆر زۆر خۆشحاڵین و وڵاهی من لە ژیانم نازانم زۆر پێ خۆشحاڵین وەڵاهی بەو سەفەرەی سەفەرێکی پیرۆزە لە ڕێی خوایە 3 سارە ناوین نوویستێ وەڵڵا ئینشاءالله و ڕەحمانە بە قسمەت هەموو بسورمانابی ئەوەی حەزی لێبی ئینشاءالله ئەوەی ئامانجمی بە قسمەت هەموو بسورمانابی ئینشاءالله بە حەول و قەوەتێ خوای سەفەرێکی خۆشە سەفەرێکی پیرۆزە زۆر دام ئەوەیە ئاواتم ئەوە بوو ئەو سەفەرم کەتە بەرێ و بەخێر و شاید بچم و بێمەوە نەخشە لە ئومەتی محەممەدە لە مستەفابی خوا ئاگاداری هەموو بسورمانە خوا حافظ بی والله زۆرە دڵخۆشین بەو سەفەرای ئەو 3 سارە ناوی خوانویستم ئینشاءالله هەوسان ناو دەرچوو لەسەر خێرا پیرۆز بی لە ئومەتی محەممەد بەنسی بۆ ئومەتی محەممەد المستەفای کە خوایە زۆرە دڵخۆشین والله ئینشاءالله و ڕەحمانە لۆی سەفەری سەفەرا مەبارەکە ئینشاءالله ڕێگای مەدینە چێنم ڕێگای مەدینە هەی بچێنم ئاوی بۆ بێنبان باوی دڵبان ئاوی بۆ بێن زمزم باوی دڵبان دەبن بن بۆ زیارەتی پێغەمبەر دەبن بن بۆ زیارەتی پێغەمبەر من بەبێ وە قوربان هیچ نیمەسە
کۆمەڵە بینەرانی عزیز و خۆشەویست کۆتە بڕگەی ئەمڕۆی پەیامی ڕۆژ بڕگەی کابانی ماڵە کە خاتوو فەزیلە جەمال پێشکەشمانەکات فەرموون با پێکەوە بینەری بین. سڵاو بە ڕێزان و خۆشەویستان من فەزیلە جەمالم شارەزا لە بواری خواردن و چێشلێنان پێ خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێ بەرنامەی کابانە دێمەوە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست بەرنامەکانی من بە سپۆنسەری کۆمپانیای دۆلفینسە کە خاوەنی چەندین بەرهەمێک و برنج و ڕۆن و دۆشا و بەهارات و فاسۆلیاونەک و چەند بەرهەمێکی کەم بابەتی ئەمڕۆی من شفتێک ئامادەکەین کە شفتەی کوولەکە و پەتاتەیە لەگەڵ سەوزەوە تا بەکارێنم هەروەها زەڵاتێک دروستەکەم بە فاسۆلیای سوور و فاسۆلیای سپی لەگەڵ چەند بابەتە سەوزەیەکی کە سەرەتا بۆ دروستکردنی زەڵاتەکەم پێویستیم بە طبعاً ئەم جۆرەشتانە هەمووی ئارەزوو خواستی خۆتە مەرجێ من هەشتێک گوتم تۆ بەکاری بێنێ بەڵام بابەتی سەرەکی من بەکارهێنانی بقولیاتە و لە فاسۆلیای سوور و فاسۆلیای سپیکە پێشووتر من ئەم فاسۆلیانم خستوەتە ناو مەنجەڵێک ئاوە بە ئاو خوێەوەی کەم خوێ دەرنەچێ بە ئاو خوێ کوڵاندومە زۆر نەرمیش نابێتەوە و زۆریش ڕق نییە بۆ ئەم کەرەستانە من هەمیشە حەزم لە سەوزەواتی ڕەنگا و ڕنگ میوەی ڕەنگا و ڕەنگە توێکڵی خێر من بە هیچ شێوەیەک لێ ناکەمەوە وردکردنی ئەم جۆرە زەڵاتانەش بە ئەندازەی ئەو بقولیاتە بێت ئەو دانەوێڵەی کە من بەکاری ئێنم تو ئەتوانی هەموو شێوازێ بەکاربیێنی بەڵام من گرنگی بە ئەندازەی کەرەستەکان ئەم حەزەکەم هەموو شتەکانم بە یەک ئەندازە بێت بە تایبەتی خەیار نابێت زۆر ورد بکرێت لەبەرەوەی ئاو ئەیاتەوە لە سەوزەکانە نەعنا و کەرەوز و معدەنووسم بەکارهێنەوە هەم بۆ زەڵاتەکە و هەم بۆ شفتەکەش مەرجنە شفتە لای ئێمە هەمیشە بە گۆشت دروست بکرێ شفتەی سەوزەوات زۆر بەتامە من بە کوولەکە و باینجان دروستی ئەەکەم بە کوولەکە و پەتاتە دروستیەکەم ئەتوانی پەتاتە بەتەنها باینجان بەتەنها بەپێی تەبیعەت و سەلیقەی خۆت کەوتووە هەروەها شفتەش بە دانەوێڵە دروست ئەکرێت وەکو فاسۆلیاکان لەگەڵ بڕوێشە لەگەڵ میسکە ئەتوانی هەمویان تێگەڵ ئێستا من هەموو کەرەستەکانی زەڵاتەکەم ئامادەیە زەڵاتەیەکی ڕەنگا و ڕنگ ئابم چۆرە هەوڵ ئێن کەرەستەیەک لە کەرەستەیەکی کە زیاتر نەبێت ئێستا مەگەم سەوزەی زیاترم بجنایە جوانی شتەکانی ئەشاردەوە یان زەیتونی زیاتر بەکاربێنم جوانی ئەشارێتەوە بەڵام لە فاسۆلیا و نۆکەکە چونکە مەبەستی سەرەکی من لە زەڵاتەکەمە فاسۆلیای سوور و سپی بوو ئەوم زیاتر بەکارهێنا ئێستا من زەڵاتەکەم ئامادەیە ئەیخەمە ناو سەلاجەوە تا ئەو کاتەی کە ئەیخەمە سەر سفرە زەیتونم پێویست ئەبێت لەگەڵ ئاوی لیمۆیە خوێ ئەم جۆرەشتانە من قیاسی ناڵم چەند خوێ بەکارێنی چەند زەیتی زەیتون بەکارێنی چەند ئاوی لیمۆ بەکارێنی ئەمەیان تەبیعەتی خۆت کەوتووە ئەگەر زەختە لەگەڵایە حسابی خوێ بۆ خۆتەکەی زەختت بەرز بێتەوە زەختە نزم بێتەوە حسابی ترشیەکەی ئەوانەی بە ئارەزووی خۆت کەوتووە بەڵام زەیتی زەیتون هەتا زیاتر بەکاربێنی ڕەونەقی زەڵاتەکە جوانتر ئەبێت و چەوریش ئەتوێنێتەوە هیچ ترسێکت نابێت تێکەڵی ئەەکەم ئەمیش ئەخەمە سەلاجەکەوە لە ئەخیر دەقەیە کە سفرە و خوانەکەم ئامادە بوو ئەماکەم بەسەر زەڵاتەکە و جارێکی کە تێکەڵێکم ئەنجای ڕازێن ئێستا کاتی دروستکردنی شفتەیە شفتە چۆن دروستکەین طبعا من پیازەکانی بۆ ورد ئەەکەم
لەبەرەوەی پیاز ئاو ئاات ئێمەش مەبەستی سەرەکیمان لە ئاوەکەیەتی کە بخورێت تامەکەی زیاتر لەوایە لەبەر ئەوەی من نایم لە ڕنە بەڵام تەنها وردی ئەەکەم ئەمەنە ورد بێت کە زۆر لە شفتەکە دەرنەکەوێت بەڵام هەز بە تامەکەی چکە ئەگەر پیازەکە زۆر گەورە بێت لە شفتەکە دەرەچێت جوانیەکەی نە پیازەکانم تەواو جنی ورد بوو ئەجا ئێستا ئەیکەمە ناو دەفرێکەوە دەفرێخەمە بەردەستم هەرچی شتەکانە ئیچنمی خەم ئەوێ وتمان هەوڵ بین زۆر ورد بێ بەقەدەر لە تکەنۆکێک هەر ئەوەنە زیاترنا ئەمە لە پیازەکانمان کولەکە و پەتاتەکە ئەتوانی لە خەڵاتی من خەڵاتێم ڕنەی پێوەیە یاخود ئەتوانی بە ڕنەی دەستی لە ڕنەی بێت ئێستا من کولەکەکان تەڵان چێکڵی لێ ناکەمەوە دانە من لە ڕنەی ئەم نابێت ڕنەکردنەکەشمان زۆر ورد بێت بۆی ئاو نەیاتۆ خۆی ئاوە سەڵسەواتەکان هەمووی ئاو ئەیاتەوە ئەبێ وریابی گێزەریشم دوو دانە بەکارهێنا مەبەستم لە بەکارهێنانی گێزەر زۆر نییە تەنها ئەمەە ئەمەوێت تۆزی ڕەنگاو ڕەنگ بێت ئێستا بۆ ئەوی من ئەم کولەکەیان لێرە نابێت زۆر ئاوێتیابێ ئەتوانی تون ئاواهی بەم شێوەیە بەدەست بیگوشی یاخۆت پارچە قماشێکی سپی پاک بێنیت کولەکەکەی تێ بکەیت هەبم جۆرە تون ئاوەکەی بگری زۆرەکەم نەگرێت ئەتوانی ئاوەم جۆرە ئاوی کولەکەکە بگریت ئەگەر ئاوەکەی نەگری کاتێک کە شفتەکان دروستەکەی هەڵ ئەوەشێتە ئەمە شفتەی سەوزەواتە بە شێوەیەکی گشتی هەمووی ئاو ئەیاتەوە ینی سێ چوار وەجبەی بەم شێوەیە ئاو ئایا تقریباً دوو کوب ئاوی لێ دەرەچێت لەبەرەوەی بێت تون بیگوشین ئەوەم جۆرە ئەنجایکەینە ناو پیازەکە پەتاتەکانیش بە هەمان شێوە لەگەڵ گێزەرەکەیە ئەبێ ئاوکەی لێجیاکەینەوە کولەکەم زیاتر بەکارهێنا چونکە حەزم کرد ڕەنگی سەوزی زیاتر بێت کولەکە زیاتر تانی خۆشە لە ناو شفتەیە کیلۆیە کولەکە و نیم کیلۆ پەتاتەم بەکارهێنا لەگەڵ کیلۆیەکان کە تقریبا 2 تا 3 گێزەرەکات ئەوانم تێقەکردە ئێستا گێزەر و پەتاتەکەش ئەم بەشە گەورانی لە ئابام ئەوانش بە هەمان شێوە بەم قماشە ئاوەکە ئەگرم پارچەیە قماشی شەبەکە زۆر تەنکوناسکە و توانین بە قماشێکی خامیش بیکە توانین بە پەردە کولەیە بیکەیت ئەوەش ئەگەر هەر هیچیشە لە بەردەستان نەبوو ئاسایی ئەتوانی وتمان بەم جۆرە بەدەست تون سەختی لێکەیت و هەموو ئاوەکە ئەگری هەبەم جۆرە ئەوانە بەسە لەبەری گێزەر پەتاتە کەمتر ئاویە وەکو کولەکە نییە ئەمانەشمان بەکارهێنا ئەنجا ئێستا سەوزەم پێویستە بێت ئەو سەوزەی کەم لێرا بەکارهێنم معدەنووس لەگەڵ نەعنا لەگەڵ کەرەوزە کەرەوز بە ڕێژەیەکی زیاتر بەکارهێنم هەروەها پەنیری پیتزاش بەکارهێنم سەوزەکان بەم جۆرە هەمووی لەژێر دەستا هەلولی ئەەکەم هەتا بتوانی ورد بیجنی جوانتر دەرەچێت
لە سەوزەواتی وشکی شامن جاترە بەکارێنم جاترە بە دوو شێوە ناوی ئێنین جارێک هەنێک کەس خەڵکی دەوروبەری هەڵەبجە هۆرامان هەزبێی پێ ئەوترێت ئەوان پێڵێن هەزبێ ئێمەش دەوروبەری سلێمانی و شارەکانی کەش جاتری پێوترێ سەوزەیەکی بۆن خۆشە ئەوشی بۆ بەکارێنین تەوان ئەم سەوزەیە وشک ئەکرێتەوە ئەتوانین لەژێر لە پێی دەستا بەم شێوەیە زەختی لێ بکەیت و داینی لە ناو زینا شفتەکەمانە بەس من ئەم جاترەیە تازەیە لەبەرەوەی تازێ وردیەکەم زۆر وشک نەبووتەوە سەوزەی تقریبان پێرێ لەسەر شاخەکان دایکم بۆی لێکردمەوە دەستی خۆش بێ بەم شێوە تۆزێ وردی ئەەکەم تا وشک نەبووە تا لەژێر لە پێی دەستمە من وردیکەم بۆ ئەو سەوزەکە نیوەی وشک بووەتەوە نیوەشی تەڕە ئەتوانی بە تەڕیش بەکاری بێنی بەڵام ئەگەر بیکێتە فرێزر ئەو بۆ نەخۆشەی نامێنێ ئەمە سەوزەیەکی سەرەکیە بۆ دروستکردنی هەر جۆرە شفتەیەک بە تایبەتی شفتەیەکە بە قیمە و گۆشت بکرێت یانێکێکە لە سەوزە سەرەکیەکان کە ئەبێ بەکار بێنێت جاترەش تقریبان دوو کەوچکی چێشتم تێکرد پاشان پێویستیم بە هەنێک جۆر لە داودەرمان و خوێ بەهاراتە بێ خوێ تقریبان کەوچکێکی چێشتی پێویستە لەبەرەوەی سەوزەڵاتەکەم زۆرە لە تونی و ترشی پێویستیم بە زیرە ئەبێ لەبەرەوەی کولەکەمان هەیە پێویستیمان بە زیرەیە کورکۆم بیبەری تون شمڵی بیبەری تون تقریبان کەوچکێکی چا بەکارهێنی لەبەرەوەی کولەکەمان هەیە ئەبێ زیرە بەکاربێنی کورکومیش بەکارهێنین ئەمیش بۆنی خۆشە و ڕەنگی مەیلە زەردی پێ بەخشێت هەروەها ئەمە شمڵیە بەکارهێنین شمڵیش بۆنی خۆش ئەمە هەمووی داودەرمانانە تێکەڵ ئەەکەین ئەتوانی دۆشاوی تەماتی تێکەڵکەی ئەتوانی بەکاری نێنیت بەڵام من دوو کەوچک لە دۆشاوی تەماتەش بەکارهێنم دۆشاوی تەماتە کە جارێک بەکارێنە ئەتوانی سەری قوتووەکە بە نایلۆنێکی فاڵکۆن داپۆشەوەی کەڕۆنەکە دوو کەوچکی چێژ لە دۆشاوی تەماتەش بەکارێنم هەروەها یەک هێلکەشمان پێویستە بێت ئەمانە هەمووی بەدەست هەڵ ئەشێلم دوایی بەپێی پێویست ئادی تێکەڵاکەم لەو ئەچێت دوو کەوچکی چێژ تا چوار کەوچک بەپێی ئەو سەوزەواتی لە بەردەستدا ئێستا من هەموو کەرەستەکانم دانا ئەمە ئەشێلم بۆ ئەوەی داودەرمان و خوێ و بەهاراتەکە لەگەڵ دۆشاوی تەماتە بە تایبەتی پەنیر و سەوزەوات هەمووی پێکەوە تێکەڵ بێت ئەبێ وای بشێلین هیچ کەرەستەیە بەجێ نەوێنێت ئەنی هەمووی بە تەواوی تێکەڵ بێت ئەم جۆرە شفتە بەتامە شفتەی سەوزەوات دەتوان هەر سەوزەیەک سوودێکی تایبەتی خۆی هەیە بە تایبەتی توێکڵی هەموو سەوزێک مادی سلیلۆزی تایە کە یارمەتی هەرسکردن ئەیە لە خواردنە یارمەتی ڕیخۆڵەکان ئەیە هەروەها ڤیتامین سی تایە هەموو سەوزەیەک ئەویش بۆ جوانکاری پێست زۆر بەسوودە هەنی سەوزەکان مناڵان زیاتر کەمتر کولەکە ئەخۆن با حەزیان لە فەنگرا هەیە بەتاتە تەنهاکو فەنگر مناڵ بەکارێنم بەڵام کولەکە کەم مناڵ ئەیخوا پیاس کەم مناڵ ئەیخوا تۆ بەم شێوازەیەکەی بە شفتە هەم جۆری خواردنەکەشتە گۆڕی دیکۆری خواردنەکەشە گۆڕیت و مناڵەکانش ئەتوانێت هەموو سەوزەکە بخوا بەبێ ئەوەی زۆر هەستی پێ بکە ئەوێ هەمووی تێکەڵکەین ئەو یەک دانە هێلکە من بەکارهێنا لەگەڵ کوپێک لە پەنیری پیتزایە ئەبێ وای لێ بکەم لەگەڵ هەموویە تێکەڵوچکە هیلکەکە یارمەتی هەویرەکە کە تون بە یەکەوە بنووسێت ینی لێک هەڵنەوەشێت و ئەشتوانی بیکەی بە دوو هێلکە بەپێی هەویرەکەمان بابی شیرین بزانم یەکە گرێت یان ناتوانم تون زەختی لەکەم چکە نامەوێت سەوزەکان ئەو بنەوە تەنها بەم شێوازە بە پەنجەکانت هەوڵ بە دەوری ئەجانێکان پەنجە چۆن دەوری ئەجانە بینێت بەم شێوازە تێکەڵ بێت چکە کە تون ئەوە زەختی لێ بکەیت و بیشێ لێ دووبارە ئاوایەتەوە
بەم جۆرە هەموو یمتێک هەڵکرد من ئێستا تاقیەکەمەوە بزانم ئایا ئەم شفتەیە یەکە گرەیان هەڵەوەشێتەوە یەک ئەگرێت ئیتر لەم کاتیا من هێلکەی کەی وەزیان ناکەم تەنها پێویستیم بە ئارد ئەبێت تقریبا ئەوە نیو کوب ئارد ئەگرێت من نیو کوب ئاردی بۆ زیاد دەکەم ئاردەکە وەکو هەمیشە ئەبێ ئەوم شێوە لە هێڵەکی بین ئەمەش لە ئارد پاشان من تەباقەکەمدا ئەگرسێن و تاوەیەکی ئەخەمە سەر و پێویستم دووبارە بە ڕۆن ئەبێت جارێکی کە من ئەم کەرەستانە تێکەڵەکە ئەبێ دەست و بردێ بکەن لە سوورکردنەوەیە بۆ ئەوەی ئاردەکە وڵام سەوزەواتەکە ئەو نەیاتەوە لەگەڵ ئاردەکە بخوسە بەم جۆرە من هەموو کەرەستەیەکەم ئامادە کرد یەک کەوچک ڕۆن بەکار ئەهێنم شتێکی چێشتی گەورە ئەم جۆرە شفتەیە نامێ وەکو شفتەی خۆمان زۆر زۆر لە ناو ڕۆنا سوور بێتەوە هەر تۆزە ئەم دی و ئەو دی سوور بێتەوە بەسە زۆریش نە کەوچکێکی کاش پێویستە بێ توانیم شفتە بە بانجانیش بکە بە بانجان کردومە زۆر خۆش دەدەچێت بە نیسکی سوور ئەکرێ هەر بەتامە ئەتوانی فاسۆلیا و فاسۆلای سوور بێ سپی بێت هەر دووبارە لەگەڵ کەرەوز و سەوزەڵاتا بەکاری بێنی خۆش دەدەچێت ئێستا من شفتەکەم ئامادەیە ڕۆنەکەم وا خەریکە گەرمە بێ وردە شفتەکان ئامادە ئێتوانی بەم شێوازە داینێت لە ناو تاوەیەکا بخێتە فڕنەوە بەڵام ئێمە عادەتمان زیاتر شفتە سوورەکەینەوە جۆرە لە پیدەستانێکەوە لە پەنجە هەوڵێن لێوارەکانی ڕێک بێت بۆی جوان سوور بێت ئەو هەموو بەشەکان ئەم جۆرە شفتەکانم ئامادە کرد تەنها دەست و بردێ بکەین لە سوورکردنەوەیە بۆی سەوزەکان ئاونێنەوە و شفتەکانمان لێک هەڵنەوەشێنەوە هەموو لاکانی ڕێک ئەەکەم زۆر گەورە نەبێ بۆی بتوانانی ئەمدی و ئەودی و هەڵی گێڕیتەوە زۆر بچووک بێ هەر ئەسووتێ جوانەکەی دەرناچێت و کاتێکی زیاتری شێ بەڵام بە مامناوەندی باشە بەخەدە ناوەڕاستی لە پیدەستی خۆت تەنها هەوڵ بە لێوارەکانی ڕێکەیت بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەش کۆتاییم هێنا بە ئەڵلقەی ئەمڕۆی بەرنامەی کابان کە دروستکردنی زەڵاتەیە بوو بە فاسۆلیای سوور و فاسۆلیای سپی هەروەها شفتەیەکی سەوزەواتمان دروست کرد بە کەچە بەوە بەکارێنین هیوادارم سووتان لە بابەت و زانیاریەکانی من وەرگرتوێ تا ئاڵلقەیەکی کەی بەرنامەی کابان بەخواتان ئەسپێرم خواتان دەکەم. بینەرانی عزیز بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەم ڕۆژمان بەم شێوازە پێشکەشکردن تا ڕۆژێکی نوێ و بەرنامەیەکی نوێی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم سپاردەی خوای گەورە بن.